کەوابوو ئێستا لەم چوار مانایەوە ئەوە تێگەین. مانای یەکەم هەبوونی دەسەڵاتێکی گەورەیە کە بە توانایە، زانایە، کارزانە، کارجوانە کە خوای پەروەردگارە. ئەمەیان وامان لێ ئەکا کە خوا بناسین. دین بەم مانایە یعنی خواناسی. خوا بەو سیفەتە بناسی کە کردگارە، بە توانایە، زیندووکەرەوەیە، مرێنەرە، ژێنەرە و هەروەها. ئەمە بە تەکید ئەم مانایانە ئەبەخشێ. مانای دووهەم بریتیە لەوەی کە خوای گەورە پەروەردگارە، یعنی عەبدەکان عەبدەکان خواپەرستیەکەن بووی، ملکەچە بن بووی، گوێڕایەڵی فەرمانەکان یەکەن و جێبەجێیەکەن و ڕایەپەڕێنن. مانای سێیەم لەسەر مانای یەکەم و دووەم پابند بووە، یعنی ئەگەر خوایان ناسی و پەرستیان پابند دەبن بە شەریعەتەکەیەوە. مانای چوارەم لەسەر هەرسێکیان دروست دەبێ، ئەگەر خوایان ناسی، خوایان پەرست، پابند بوون بە شەریعەتەکەیەوە، لە قیامەتە پاداشت وەرەگرنەوە. ئەگەر باوەڕیان پێی نەبوو یا هەبوو بەڵام نەیانە پەرست، هەیان بوو ئەیان پەرست بەڵام پابند نەبوون بە شەریعەتەکەی وەکوەوەی کە فاسقن، ئەو کاتە سزا وەرەگرن. ئەمە نقطەیەکی زۆر جەوهەریە لە مانای دینەکە، کەوابوو لەمە وا تێئەگەین کە مانای دین بۆ ژیانی دنیا بریتیە لەلایەنێک کە خواناسیە کە پێوترە عەقیدە، دووهەم خواپەرستیە کە پێوترە عیبادەت، سێهەم یاسا و ڕێسا و دەستورێکە کە پێوترە شەریعەت. وەختە تەماشای دینەکە ئەکەین بەم سێ مانایە، بەم سێ تەوەرە باسە، بەم سێ ڕوکنە، وەکو مسەلەسێکی لێ دێ سێ گۆشەیەک لە بەردەممان، هەر یەکێ لە ئێمە تەخەیولی سێ گۆشەیە بکەین، ئەوانەی وەرەقە و قەڵەمیان پێ لە بەردەستی خۆیانە سێ گۆشەیەک ڕەسمکەن، لەسەرەوەی بنووسێ عەقیدە، لە دەستی ڕاستی گۆشەی دەستی ڕاست بنووسێ عیبادەت، لە دەستی چەپ بنووسێ شەریعەت. عەقیدەت و عیبادەت و شەریعەت هەرسێکیان مەیدانەکانی تەوحیدن، چکە خوای پەروەردگار لە هیەکەمە ئەفەرمێ قل هو الله ئەحەد، دوایی بۆ عیبادەتەکە ئەفەرمێ وما ئومیڕوا ئیلا لیعبدوا ئیلاها واحدا، لە یاسا و ڕێساکەشا فەرمووی ئەم لەهم شوڕەکاء شەرعوا لهم من الدین ما لم يأذن به الله، یانە فەرمێ ولا يشرك في حكمه ئەحەدا. ئەمە تەوحیدە. ئەو خواناسیەی کە پێویستە ئەهلی ئیسلام لەسەری بن، ناسینی خوای پەروەردگار بە صیفاتەکانی پەروەردگارەتی وەکو خەلق و ملک و زەرەر و نەفع و تەسیر و تەصویر و جەعل و ئینشاء و ئیبداع و ئیسقاء و ئیطعام و ئەمانە، هەروەها پەرستنی خوای پەروەردگار بەوانەی کە لە دڵا ئەکرێن یا بە زمان یا بە ئەرکان، وەکو شکر و ذکر و تەواف و سجود و ئەوانەی تر. هەروەها یاسا و ڕێسادانان کە وەرگرتنیەتی لە پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام بەو سیفەتەی کە نێراوی خوای گەورەی و ئەم یاسا و ڕێسایی هێناوە، ئەمەش بریتیە لەلایەنی سێهەمی تەوحیدەکە کە زیاتر ئینشاءڵڵا لە دەرسەکانی داهاتووە تەفسیلی دەین. کەوابوو ئەوەی ئێستا وەکو مقدمەیەک فێر بووین، وەکو ڕێڕەوێک بۆ تەوحیدە فێر بووین، ئەوەیە دین لە دیدی ئیسلامە بریتیە لەلایەنێکی تیۆری کە لە سێ زاراوەدا دەرەکەوێ عەقیدە، عیبادەت، شەریعە، یعنی باوەڕ، خواپەرستی، شەریعەت، یاسا و ڕێسا، کە ئەبێتە بناغەی دامەزراندنی لایەنە عەمەلیەکەی ئیسلام. ئەمان کەوتمان پێناسەی دینەکەیە، بەڵام بۆ پێناسەی ئیسلامەکە سێ گۆشەیەکی تری گەورەترمان هەیە. ئەم جارە بریتیە لە ئیسلام یان دینەکە، ئەنجا ئومەتەکەی بزافەکەشی کە بانگەوازەکەیە، کە ئینشاءڵڵا لە ماوەی ئەم دەرسەیە بە پشتیوانی خوای گەورە، یعنی لەم بابەتە دەرسەیە کە جیهان بینیە، ئەم شەش زاراوەیە ئەخوێنین لە دەرسەکانی داهاتووە: باوەڕ، خواپەرستی، شەریعەت، هەروەها دین، ئومەت، بزاف کە بە پشتیوانی خوای گەورە هەموو دەرسەکانی تر تەقریبەن لەسەر ئەمەیە بە تەفسیلتر ئینشاءڵڵا ئەیان خوێنین.